بینەرانی پایتەخت میدیا ئەم کاتتان باش منەسە لە بەردەمێک لە وێزگا مۆدێرنەکانی هێڵی گشتی پازدام وا بڕیارە کۆمپانیایەک لە چوارچێوەی پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەمدا 20 وێزگەی لەم جۆرە لە پارێزگای سلێمانی جێگیر بکات کە چیتر ئەوە نەماتۆ لە وەرزی هاویندا لەژێر تینی خۆردا چاوەڕوانی پاس بکەیت تاوی کە بگەیت بە بازار یاخود ئەو شوێنی کە مەبەستە و لە وەرزی زستاندا چیتر ئەوە نەما لەژێر باران و سەرمادا چاوەڕوانی پاس بکەیت. ئەم وێزگانی کە دانراون سیستەمی فێنکەرەوە و سیستەمی گەرمکەرەوەی بۆ دابین کراوە و هەروەها سیستەمی کامێری چاودێریشی بۆ جێگیر کراوە تاوای کە وێزگەکان پارێزراو بن. بێگومان دەمێ ئاماژەوەکەم لە ماوەکانی ڕابردوودا بە چەندین شێوەی جیاواز وێزگەی پاس دابین کرا، بەڵام لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە سەرجەم وێزگەکان شکێنران، بۆیە ئەم وێزگانە کامێری چاودێری تا جێگیر دەکرێتە ئەوەی کە وەکو قۆناغەکانی ڕابردوو ڕوبەڕووی شکان و کۆمەڵی گرفتی دیکە نەبێتەوە. دەمەوێت باس دەوەش بکەم کە ئەم وێزگانە کارەبای 24 کاتژمێری بۆ دابین کراوە کە لە ڕێی وزەی خۆرەوە بە زمانی خۆمان تاقە شەمسی بۆ دابین کراوە تا ئەوەی کە 24 کاتژمێر ئەم وێزگانە کارەبای هەبێت و سیستەمی ساردکەرە و گەرمکەرەوەی تێدا ئیش بکات. و دەمێ باس دەوەش بکەم کە لە وڵاتانی دیکە لە بەشێک لە وڵاتانی دیکە ئەم جۆرە وێزگانە جێگیر کراون و ڕۆژنامە گۆڤاری ڕۆژانی تێدا دانراوە بۆی کە ئەو سەرنشینە تاوکە پاسەکە دێتە ئێرە هەواڵەکانی ڕۆژ بزانێت و بێگومان کورسی و کۆمەڵێک پێداویستی دیکەی بۆ جێگیر دەکرێت. و هەروەها دەمێ باس لەوەش بکەم کە پرۆژەیەک هەبوو لە پارێزگای سلێمانیدا کە تا ئێستا جێبەجێ نەکراوە. گومان دەکرێت ئەم پرۆژەیە لە چوارچێوەی ئەوەی دیکەشدا بێت کە ژمارەیەک پاسی پێشکەوت و دەهێنرێتە پارێزگای سلێمانی بۆ 24 کاتژمێر ئەم پاسانە لە سنووری شارەکەدا و لە سنووری بازنەی مەلیک مەحموود و کۆمەڵە شەقامی ناو شاردا ئەم پاسانە بە بەردەوامی چەند خولەک جارێک کە کاتیان بۆ دیاری دەکرێت هاوڵاتیان دەتوانن سوودی لێ ببینن.